بسم الله الرحمن الرحيم. الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه. ربنا آتنا في الدنيا حسنة وفي الآخرة حسنة وقنا عذاب النار. اللهم آمين. برياني خوشكاني برز السلام عليكم ورحمة الله. باسي كامرو أماني عرض الجناب تاني بكين حزة كان بابي مقدمة بروني ناو باسا كمان شو كان دي كاتي مقدمة موضوع كوجي كاتي شمانية أجابوا لسر صبورة كيش هندي يشتمن سيو ميدموا لدورو بخندرتوا اما موضوع كي اما وكو خوتانا زان على قيبة مسالي بانقوازو بانخوازو اوشتانا وهي اوي خالة بيوندي داركان خالە پەیوەندیدارەکانی مەسەلەی بانگەواز یان بانخواز جاچی بانگەواز و بانخواز چی لە دنیای ئافرەتان و خوشکان و ئەوانی ترە چی لە دنیای پیاوان بەگشتی وەلو ئەم دوو جیهانە تۆزێک فەرقیان هەیە تۆزێک یعنی کەڵی بانگەواز و بانخواز لە دنیای پیاوانە هەندێک تایبەتمەندی خۆی هەیە کە ئەڵەی لە دنیای ئافرەتانیشە ئەوش هەندێک تایبەتمەندی خۆی هەیە بەڵام خاڵی هاوبەشی زۆر لەو بینە یعنی ئەوە نییە کەوتمان بانگەواز و بانخواز لە دنیای ئافرەتانە ئیتر تەواو هیچ خاڵێکی هاوبەش و هیچ پردێک لە نێوان ئەوان و پیاوانە نامێنێ بە پێچەوانەوە خاڵی هاوبەش زۆرە بەڵام خاڵی تایبەتمەندیشی هەیە ئیتر خواوای کردووە یعنی تۆ ناکرێ بڵێ کاتێک کە باسی بانگەواز و بانخوازەکەی لە دنیای ئافرەتانە پێ وابێ کەمە لەگەڵ پیاوانە هیچ جیاوازی نییە ئەمە هەڵەیە یا ئەگەر باسی بانگەواز و بانخواز و ئەزمموی بانگەواز و بانخوازی کە لە دنیای پیاوانە بڵێ هیچ ڕەبتێکی لەگەڵ ئافرەتانە نییە هەر قسێک لەم جۆرە وا بکات لەوەی کە ئافرەت بکاتە جیهانێکی نامۆ لەگەڵ پیاوانە یان بانگەوازی پیاوان بکاتە جیهانێکی نامۆ لەگەڵ ئافرەتانە تەمان ئەمە خراپ حاڵی بوونە خراپ خوێندنەوە و خراپ تەسەڕوفکردنیشە لەگەڵ شتێکە کە وانییە ئاجا بۆیە ئەم مەوزوعە ئێمە یەکسەر لە چیەوە دەست پێکەین خزمینە من گەرەکمە هەندێک شتێ وەکو نامە عنوانی محاضەرەکەی ئێوەش بەناوی بنامەکانی بانگەوازی بەڵام بۆ خۆم شتێکم بۆ زیاد کرد بە ئیجازە ئێوە وتم سەرەتایەک بۆ بنەماکانی بانگەواز ئاجا بۆیە ئەگەر من هەرچی وت ئەمڕۆ ئەگەر عمرش باقی بوو توانیم بێمەوە خزمەتە هەرچی کەیشم باس کرد هەر سەرەتایە چونکە ئێمە هەرچی باس ئەەکەین لەو مەجالە وازام کەمە ئێمەش لە چاو خەڵکی ترە ئەوانەی کە دنیا دیدەن لەوانەی ئەزمونمان کەمتر بێ لە چاو ئەوانەیشە کەوا لەگەڵ قورئان و فەرموودا زۆر ژیاون لەوانەی هەردیسانەوە ئەزمموی قورئانی و ئەزمموی حەدیثیمان لە چاو خەڵکی ترە کەمتر بێ بەس هەرچەندە کەم بێ ئومێدم وایە بەو کەمەوە لێمان ڕازی بنن هەندێک شتەی عەرزتانەکەین هەندێکی یا زۆرێکی قسەکان عەلاقەی بە ئەزمموی خۆمانەوە هەیە جا من بۆ خۆم زۆر بڕوام بە مەسەلەی تەجربە ئەو شتانە هەیە تەجربە ئیسەلمێنێ کە چی کارێک و چی بەرنامەیەک سەرکەوتووە جێ خۆی کردوێتەوە وەر ئەزممویشە ئیسەلمێنێکەوە ئەزمموی تۆ سەرکەوتووە یا ئەزمموی من یا ئەزمموی ئێوە یا ئەزمموی ئێمە ئەزمموی ئێرە ئەزمموی شوێنێکی تر مەسەلەی تەجربە و کوشتی کە نییە زۆر حسابشی بۆ کراوە حتا لە شەرعا زۆر حسابی بۆ کرێ لە عەقڵ و مەنتیقا زۆر حسابی بۆ کراوە و لە عورفی شاعر وایە حەقیقەتش وایە مەگەر کەسێ بێ خۆی لابادی ئەجا شتێکتان عەرز دەکەم وەکو دوایان نووسیمانە یەکەم شت دەڵێن باشە بانخواز هێمایە یان لابەری لوغمی ڕێگایە ئێوە سەرستان داوە تەمەن ئەم عنوانە هەر بۆ خۆی لەوەشی هەندێک معنای گەورە با بەدەستەوە بانخواز هەرێکێک لە ئێوە لە خوشکان و لە برایان ئایا هێمایە یان لابەری لوغمی ڕێگایە ئەبگە سەرنج من هەر لێرە مەسەرەن دوو جۆر واجب دوو جۆر ئەرکی شەرعی کەسی بانخوازی خوشک یا بانخوازی برا ئەدا بەدەستەوە ئێوە سەرنجتان داوە خەڵکانی باش باسی خەڵکی باشەکە ئەگەر نزیک ببنەوە لە کێڵگەیەکی من ڕێژکراو شوێنێک ئەڵغام و مەڵغام و شتانەی زۆر تایەک بە کەمیا بە زۆر خەڵکی باش دائیمەن یەکێ لەم دەورانەی هەیە، یا ئەوەیە تابلۆیەک دانێ، تابلۆیەک دانێڵێ لێرەوە 10 تا 20
تێپەڕ مەکە ئەڵغام ڕێژە یا من ڕێژ کراوە وریای خۆ ناوە ناوش تابلۆکاوە ڕسمێکی دوو ئێسقان و کەلەیەکی بەسەرەوەیە یعنی ئەگەر لێوە بڕۆی تۆ لاوانەیە تیا بچیت و بمریتەوە یعنی کەسانی باش جاری وایە بەس ئەوەیان پێکرێ بەس تابلۆیەک دانێن تۆ کە تابلۆکە بینی ئەزانی فعل ئێرە تۆ لە ڕێ نییە ڕاڕەو نییە تەبێت تۆ خۆتی لێ پارێز یا بگەڕێیتەوە بە شوێنی خۆتە لەکوێ هاتی لێوە بڕۆیتەوە یان ڕێگایکی کە بدۆزیتەوە یان پردێ دروستکەی بەسەر ئەوە بپەڕیتەوە یان کەی پیابنی ئەلغامەکان تەقینیتەوە تامەوە کەسی عاقڵ ئەوە ناکە یان هۆکارێ بدۆزیتەوە بۆ لابردن و پاکردنەوەی ڕێگاکە یان ئەنواع ڕێگەی تریشمان هەیە هەشان هەر مەوزوع تابلۆکە نیە هاواریشەکە خۆی واوەستاوە هاوارەکە ئەڵێ خەڵکینە ڕۆژێ دوان سیان چەندێک ئەوەی کە پێ بکرێ دواوەسێ خەڵکینە تکایە بۆ خاتی ئەو قورئانی کە من لێم خوێندووە سیقەم پێ بکەن ئەمە ئەڵغام ڕێژکەوە بەبیللهی بڕۆن بەسەر تەقێتەوە بەسەرتانە ئێخوان دێکەسی بێزی بەم چۆن قورئانە هەیە چکە بڕای بۆ نیەکەوە ئەڵغام ڕێژە تا چێوە سەریە کە چووە سەریە ئینجا بۆ کاتە بۆ باوکی شێسەلمێ براوە ئەڵغام ڕێژ بوو پێم نەوتی نەچووە مێشکتا وەری نەگەر ئەجا هەیە خەڵکی باشێ تەحملەکە ڕۆژێ دوان سیان زیاتر دەنگی دێدایم دەنگ و هاواری دێڵی خەڵکی لێرەوە مەڕۆن تیاوی چاک من ئەڵغام ڕێژ کراوە طبعا ئەوەی کە تابلۆکەی داناوە هەر پیاوی باش بەڵام ئیشێکی باشش ئەوەی کەوا هاوارەکە و ناڵەیەکە و بۆ خاتی خۆ بۆ خاتی قورئانەکە و لێرەوە تێپەڕمەکەن ئەڵغام ڕێژ کراوە ئەمە هەستەکەی دەورێکی باشترە لە چاو تابلۆکە فەرقی هەیە وایە خزمینە تابلۆکە شتێکی مردووە نووسینێکە و وێنەیەکە و ڕسمێکە تۆ لێ تێگەی بەس وەکو ئەوە نییە کەسەکە خۆی ڕابوەستی و بڵێ لێرەوە مەڕۆ بۆ خاتری قورئان ئەم دوانە فەرقی زۆر زۆرە ئەی خۆ تەجربەتان کردو برایەوە ماشەڵڵا هەموو ئەهلی ڕەئی و ئەهلی عەقڵن زۆر باشە ئەم دوو هەڵوێستە سەبارەت بە شوێنێکی من ڕێژکراو بۆ خەڵکە باشەکان شتی چاک و معقول و ئەوانەیە بۆ خەڵکی باش تۆ هەر چاوەڕوانی شتانەیەکە لانی کەم تابلۆیەک دانێ لانی زۆر هاوارەکە ئەمێنێتەوە لێ تا خەڵکێکە کە ڕێیەکە چۆن شوێنێ بەڵام خەڵکی باشترمان هەیە خەڵکی باشتر ئەوەیە چ ئەلغامەکان لابە ئەلغامەکان لادا و حەزڵ بە شارەزایی خۆی یان خەڵکی شارەزا دێنێ لغمەکان هەمووی لابە ئینجاوەکو ئەو کاتەدا پێویست بە ئەوە ناکە بڵێ خەڵکینە ئێرە مینی تیاب و لابرا ئەم قسەیە زیاوە پێویست بۆ زەحمەتە ناکە یا خۆی بۆستێ بڵێ بۆ خاتری قورئان خەبەرتان نەدەمێت دڵتان خۆشەکەم وەختی خۆی ئەمە ئەلغام بوو ئێستا تیا نییە ئەمە زیادە ئەمە هەستەکەی مەصروفێکی زیاد مەصروفێکی بەشەری مەصروفێکی مادی معنەوی زیادە پێویست ناکاتەوەنە تا ڕێگەکە پاکراوە تا عالەمەکە خۆی زانێت کە مە بین ڕێژکراو بوو سەر کۆتایی پێهاتوو ئاجا هەیە ئەم دەورە باشەیە بینێ ئەلغامەکان لابە ئاجا باشە تۆ ئەم نمونەی کە هێنامە بۆتان حساب کە ئەمە باسی بانگەواز و باسی بانخوازە باشە کەسی بانخواز تەمەن بە طەبیعەت حاڵ دەوروبەری هەمووی تەنراوە بە خراپەکاری و خراپەویستی و تاوان بە هەموو جۆرەکانیەوە تاوانە باڵتینیەکان تاوانە ظاهریەکان تاوانە مادیەکان تاوانە معنەویەکان تاوانە ئەخلاقیەکان تاوانە فکریەکان عەقائیدیەکان نەزانم سیاسیەکان ئابووریەکان کۆمەڵایەتیەکان ئەتار هەزار و یەک خراپە بەدەورێت و ئەڕواتەوەوانە هەزار و یەک خراپەکار بەدەنگی بەرز هاوارەکە و گوناحەکە و خراپەیەکەوانە یعنی تۆم نمونەیە ئسقات کە لەسەر واقعی بانگەواز و بانخوازێک مەسەڵ ئێمە ئەگە سەرنجتان دەبێ بانخوازانی ئێمە تا ئێستش لە زۆرێک لە حاڵەتەکانە بەس دەوری تابلۆکە دەبینین یان دەوری ئەوەی کەوا کەسەکە وەستاوە وەڵی کاکە بۆ خاتری خوا ئالێراوە مەڕۆ تووشی گوناحەیە بی تووشی خراپەیە بی لە شوێنێکە تابلۆیشی داناوە کاکە ئێرە شوێنی خراپەکاریە بەس ئەو دەورەیە بینێ مەسەڵ جارێواشە تابلۆکە حوزوری نی خۆی حوزوریە لە کاکە لێرە بڕۆی تووشی زینابی چونکە خەڵکی خراپی تێ لێرەوە بڕۆی معاملە بکەی لەگەڵ بەنقا تووشی ڕیبابی معاملە لەگەڵ ئەم بەنقامەکە وریا بەگە تووشت وریا بە تێنەکەی مەسەڵ ڕەفیقاتی فڵان کەس زەید و عەمر بکەی کاکە صفەتی خراپی تیا هەیە لەوانەیە بەهۆی ئەو تووشی خراپ وت ئەوانە لەم شوێنە بۆستی ئەمە شوێنی تۆمەتە کاکە ئەمە شوێنی وەستانی تۆ نیە چۆڵێکەوە ئەم کتێبە خوێن تۆ سەلبیاتی ئەمە سەلبیات و لەوانەیە هەندێک دوو خاڵ ئیجابیاتیشی تیا بێمانە سەد نمونەیەکەمان لەم شێوە هەیە مەسەڵەن يعني ئەتوانێت بەبارە ئیجابیەکەیە بڵێ کاکە فڵان کەس کەسێکی باشە ئەتوانێت ڕەفیقاتی بکەیت فڵان کەس کەسێکی خراپە لە فڵان سیفەت دەتوانی باشتر وایە کە ڕەفیقاتی نەکەی ئەم کتێبە خاڵی ئیجابی زۆر تایە و ئاگاداری بەس یەک دوو خاڵی سەلبیشی تایە وەریا بە تێنەکەیت و تووشی هەڵە نەبی ئاجا بانخوازانی خۆمان تا ئێستا
ئەتوانم بڵم زۆرینەیان هەمووی نەحتە زۆرینەیان دەوری تابلۆکە بینن خوا خێران بنووسیاخوا دانێ بە خۆشم هەروە ئەگەر من جائیز بێ بە خۆم بڵم بانخوازیان پێم بوترێ بانخواز ئێوە بەڕەوای ببین مەسەلەن دەوری تابلۆکە بینین ناوەناوە خۆشمان وەساوین لەسەر ڕێگا لەسەر ڕێگەی زانکۆ ڕێگەی ماڵەوە ڕێگەی گەڕک ڕێگەی مزگەوت ناو مزگەوت ڕێگەی نازانم سەر زەراعەت و ئاوایی ئەوانە بە خەڵکەڵین کاکە ئەوە چاکەی ئەوش خراپێ بەڵام نەمانتوانیوە بچین لوغمەکان دەربێنین لوغمی ڕێگا بۆی بێخەم بن لەوەی کەوا چۆن ئەم کەسانە هەنگە بێخەم بەم ڕێگەیە بڕواتە ترسیەوە نەبێت کە ئەڵغامەت ترسی گوناحی ظاهری بێ گوناحی ظاهری کە یەخەیە گرێ ئەومانە گوناحی ظاهری خۆ دیارە یا کەسەکەیە یا کردارەکەی یا شتێکە مەسەلەن بەس گوناحی باطینی و ئەڵغام وایە تۆسی پێ ناکەی تابی پیانێ کە پێ پیانە جاکو ئەتەقێ بەسەتەوە وەختێ بە خۆزانی کە ماڵی خۆی وێران کردووە لەبەر فەقیری حاڵی خۆت یا لەبەر نابینایی خۆت یان لەبەر هەر شتێکی تر ئاجا بانخوازانی ئێمە وەکو عەرزم کردن زۆرینەیان تاوەکو ئێستا توانیویانە دەوری تابلۆکە ببین خوا خێران بنووسیاخوا و توانیویانە دەوری ئەوەش ببین بە دەنگی بەس هاوار کەم فعلا هەندێکشان دەنگیان دلێرە هەندێکشان دەنگیان کزە ئەگە سەرنج بێ هەموو بانخوازەکان وەکو یەکوانی دەنگیان دلێرە و ئەوەی کە حەقیقەتە وەکو خۆی عەقڵانە باسیەکەن هەرشانە نەوەڵات دەنگیان نزمە هەر ئەوەندەی پێ هەڵە سوڕێ هەر ئەوەندەی پێکرێ و عەقڵی هەرەندە بڕەکاوە بان یانە بڵی ئیمان و تەقوای هەر ئەوەندەی ئیرادەی هەر ئەوەندەی بەڵام ئێمە ئەمانەیە بانخوازانی خۆمان هەنگاویش تازە بنێن هەنگاوە تازەکەوەی کەوا لەوە دەرشن کە دەوری تابلۆ ببینن و لەوە دەرشن لە ڕێگایکە بوەستن ئیتر هەتا قیامەت بەرینێن هەر لەبەری کەوا ترسێکی تێ با بێ ڕێگە پاکەیت و کورت و مەختەسەر ئەو ڕێگایی کەوا ڕاڕەوی خەڵکە بەرەو ئاوات و ئومێدەکانی خۆیان ئەڕۆن ئاواتی شخصی ئاواتی خێزانی ئاواتی گروپ ئاواتی حیزب دەوڵەت کۆمەلگا نازانم چی تاڕۆ ئەبێت تۆ ئەو ڕێگا و پاکرد بێتەوە بە قوربان ئەژینا دەوری تۆ کاکە قورگە ئەوسێ برا هیلاکەوی ژیانە دەرەچێ تۆ هەتا قیامەت لە شوێنێکا ڕابوەستی بڵێ کاکە لێوە بڕۆ لێوە مەڕۆ پاشی کەرە و تێپەڕگە خۆ بچوو بە خەڵک بەدواتە بێ ئێ ناکرێت تۆ لە شوێنێکا بۆسی چونکە کێشە و خراپەکاری و تاوانکاری تەنها لە یەک شوێنان نییە لە هەزار شوێنیکا هەیە لە یەک ڕێگانی لە هەزار ڕێگا هەیە تۆم ڕێگا پاکەرەوە خواکەین بۆ ڕێگای دووەم وسێ جا بۆیە پرسیارەکە دووبارە کەمەوە بانخواز هێمایە یان لابەری لوغمی ڕێگایە یان هەردووشانە من ێژەم هەردووشانە چونکە هەندێک کات هەیە تۆ هەر ئەوە پێیەکرێت تابلۆیەک دابنی بڵی کاکە لێرەوە مڕ هەندێک کات هەیە ئەتوانی دەنگ بەسکەیتەوە بڵی کاکە بەدەنگ بڵی کاکە ئێرە خراپەکاری تیا ورێ خۆ با نەکەویتە چاڵەوە نەکەویتە داوە هەندێک کاتیشی پێت دێت ئەسڵەن ڕێگەکە پاکەیتەوە دەرکوداڵە ئەلغامە هەرچیەکێ بەس لای بەری تاوانە خراپەکاریە بۆیە کرێ هێمایش بێ باشە ئەکرێ دەنگیش بەسکاتەوە ئەکێ کار و کرداریشی هەبێ ڕێگاکەش پاکاتە ومێدم وایە کە لەم خاڵیەکەمە کە پەیامێکەممانە سەبارەت بە مەسەلەی بانخواز و بانگەواز باش لێم حاڵی بوو جا شتێکی تر هەیە خزمینە ئێوە سەرنجتان داوە لە قورئانە هەندێک ڕۆڵ هەیە هەندێک ڕۆڵ و دەوربینین هەیە هەندێک ئەڵێم هەندێک هەمووی نەح حتا نەدراوە بە هەندێک لە پێغەمبەران عەلەیهیمۇ الصەلاة وەسەلام قورئان دەفەرمێ إذ قالوا لنبي لهم ابعث لنا ملكا نقاتل في سبيل الله داوا لە پێغەمبەرەکەیانەکە نەیشێ لە بەنی ئیسرائیل ئەڵێن بە پێغەمبەرەکەیان کەسێ بنێرە سەرکردایەتیمان بکە لە لابردنی خراپەکاری و تاوانکاریەکە ئەو با بێ سەرکردایەتی ئێمە بکە ناڵن خۆ سەرکردایەتیمان بکە خۆ وەرە خۆ قائیدمان بە ئەفەرمێ ابعث لنا ملكا نقاتل في سبيل الله پاشایەک بنێرە سەرکردەیەک بنێرە کە بتوانێت سەرکردایەتی ئێمە بکە ناڵن خۆ بفەرمو و سەرکردایەتیمان بکە حتا ئەوان شتێکەکەون دیارە دەوری پێغەمبەران لەو سەردەما دەورێکی تایبەتر بووە وەک لەوەی کە لە هەموو شتێکە ئەوان قیادی ئیشەکان بکەن ئەو تا لێوە فەرمێ پاشایەک بنێرە ناڵن خۆ وەرە دیگە خۆشی دوایەوە بوو تاڵوتی کرد بە قائیدیان لە باتی کە خۆی بچێ قیادەی ئەم جەنگ و جیهادە بکە تاڵوتی نەت خۆی قائیدی جەنگ و جیهادەکە نەبوو ئاجا مەقسەدم ئالێرەیە یعنی ئەوەی کە بە بانخواز ئەکرێ لەوانەیە بە خەڵکی کە نەکرێ بەڵام دوایش ئەچین سەر هەندێک مەسایل بانخوازش لە هەموو شوێنێکە قسەی پێ ناکرێ لە هەموو کاتێکا قسەی پێ ناکرێ
شریعت بۆ هەموو شوێنێکە بۆ هەموو کاتێکە بەڵام بانخواز بۆ هەموو شوێن بۆ هەموو کاتێک نییە برا بانخوازێکی دیاریکا وەکو زەید یا عەمر عەبدوڕەحمان مەسەلەن عەبدوڕەحمان بۆی هەیە لە هەندێک شوێنە قسە بکە بەرز مەرج نییە لە هەموو شوێنێکا بتوانێت قسە بکە یان قسەی قبوڵ کرابێ مەسەلەن ئەکرێ لە هەندێک کاتە قسە بکە بەس لە هەموو کاتێکا مەرج نییە جا بێ بانخواز سنووری بۆ خۆی دیاریکە بزانێت لەکوێ قسەیەکا و لەکوێش بێدەنگە بێەوە خاڵی دووەم کە ئەکرێ ئەمیش هەر سەرەتایە بێ بۆ حاڵی بوون لە مەسەلەی بانگەواز و بانخواز خاڵی دووەم نووسیمانە شوان بە شوان دەگیرێت و شاش بە شاه شوان بە شوان و شا بە شاه ئەمیش ئەگەر نمونەیەک بجەرم و بۆتان پێ دەشێ ئێوە باشتر لێم حاڵی بکەن سەیۆ ڕەحیمی هانە سوورە بە ڕەحمەت بێ ئەخوا ئەو دیارە لە زمانی خۆیان شوانێکیە بووە شوانەکەی بەتەما بۆ ژن بێنی ئیتر تەمان لە سەیۆ ڕەحیم باشتی دەست نەکەوتەوە لەو مەنتیقەیە پچێ داوایم کچەی بۆ بکە طبعا فەرقیشی هەیە سەیۆ ڕەحیم بڕوا لەگەڵ کەسێکی عەوامە یا کەسێکی سادە و بەسیطی ناو کۆمەڵگای و سەردەما فەرقی بووە ئینجا کە شوانی سەیۆ ڕەحیمیش بوو توێتی هەتا ئەو وەسایە وەڵام بە کەس ناڵێ بزانم ئەو چییە فەرمی والحاصل ڕۆژێ پێڵێ یا خەبەری پێگەێنەوە قوربانەوە فڵان کەس شوان بە تەمایە ژن بێنێ و ئەوێ جەنابێش داوای بکەی بووی ڕۆژێ بانیەکاڵێ ئادەی فەرم و بزانم بە تەمای چیت بە تەمای کیت ئاڵێ وەڵا بە تەمای کچی فڵانی شوانە خۆی شوانە ئەڵێ بە تەمای کچی فڵانی شوانە خەڵکی خۆمان نەڕۆڵی ناوەکانی لایەزەل هەر ئەزانن بەس من لێرە پێویست ناکات ناوەکان بڵێ من بەسم دەرزوەرگرتنە فەقەت دەرس و وانە ئەو شتانەیە ئەڵێ دێ باشە وڵا ئیشێکی مبارەکە پێڵێ ئەڵێ کاکە باشە پێویست ناکەم بڕۆم قسەی ئەڵا بکەم منی نایە خۆ بەرەبەیان کە ئالێرە ئەچیتە خوارەوە لەو بەرەو لە بەرزایەکانە و خۆی و مەڕەکان یێتە خوار یارە نزیک من لە هانە سوورەوە لەو بەروێتە خوارەوە خۆ بچۆ باسی بکە داوای لێ پێ خۆی لێ باش تۆزە زەحمەتەوە نییە کوڕێ خۆی بچێ داوا بکات لە خەزووری داهاتووی مستەقبەلی بڵێ وڵا بمکەوە کوڕی خۆ تۆزە زەحمەتەوە نییە بەس تازە فەرمانی سەیۆ ڕەحیمە و چارینی چی بکە ئەوش بڵێ باشە قوربان تەمام بەدڵیشی نییە بەس ڕووی نایە هیچ بڵێ باشە قوربان ئینشەڵڵا باینی هەروەها وەڵا بەیانی مەڕوومەڵات ئەباتە دەرەوە ئەچێتە بەرزایەکانی ئەو بەریانە سوورە ئەوش ئەزانی لەو سەرەوە دێ خۆی مەڕەکانی وەڵا ئەچێتە بەردەمی و پاش سەلام و کەلام وەڵا قوربان بە تەمای شتێکی وە گەرەکمە بمکەوە کوڕی خۆ ئەوش بێیەک و دۆڵێ باش بێیەک و دۆڵێ باش ئەوش دڵی خۆیان الحەمدولله شتەکە مەیسەر بووەوە المهم الحەمدە فڵانی شوانی هەموویان بە ڕەحمەت بن موافقەی فەرموو کچی خۆی دا پێی و کوڕ بووە زاوا و کچیش بووە بووکو شتەکە کۆتایی پێ هاتووەوانە دوایی سەیۆ ڕەحیم هەستی کردبوو یا بۆیان جێڕابوویەوە وتیان وڵا فڵانی شوانی عاجزە تۆزی دوایی بانیان کردبوو وتی بوو عاجزی وتی وڵا قوربان حەزمە کرد جەناب و داوا و کردایە نەک خۆم ڕۆیشتمایەوە تۆ فەرقت هەیە لەگەڵ خەڵکی ترەوە تی ڕۆڵە ئەگەر من بچوومایە ڕازی نەیەبوو نەیەدا پێم لە خۆیە گۆڕا پێویست سەیۆ ڕەحیم داوای کچی کردو وەڵا نایە یعنی خۆی لەبیر ئەچوو کە چییە خۆی لەبیر ئەچوو کە چییە سەو شتی وا ڕووی نەداوە لەم بارەوە تەمان ئەنواع قسە هەیە ئەنواع نمونە هەیە لەو کۆمەڵگای خۆمانە بەڵام ئەوە هەریشێک لێوە لەوانەی نمونەیشی لابێ اینجا کو پێی فەرموو بوو چاوەکەم یا کاکە باشە خۆی وتەنی ئەگەر من داوام لێ بکردایە نەیەدا پێ و ئەو کاتە بەس تۆ زەرەرتە کرد بۆیە من داوام لێ نەکرد کە خۆ چوویت حاڵی بوو لێت لە پەیامەکەی تۆ گەیشت بوو موافقەی فەرموو بووانە منش لەبەر خاتری تۆ پێم نەوت ئەجنا خۆ ئەمتوانی بەس نەمگەرەک و بەهۆی بنەوە تۆ زەرەری پێ بگا ئەمە زانیان چی خزمینە ئەمە بۆ خۆی دەرسێکی گەورەیە شوان بە شوانە ژیرێ شا بە شا ژیرێ پیا و ماقوڵ بە ماقوڵە ژیرێ عیبارەتی کە ناوێرم تو تەسجیلەکە بڵاو بێت و هەندێک عیبارەتی کەم بەکارێ ناخستم بە کەڵکی مەلیزەکە نەیە بەزێکی کان هەر بەکار دێن بێشیان چارەم نییە شەلاتی بە شەڕەنجێزە ژیرێ
بەس ئەوانی کە ناڵێ هێندێک کەسێ دوو لە ڕووی جەنابتان کەسێکی شەلاتیە شەلاتی ئیمامی ڕەبانی بەرە قسەی خێری بۆ کە ناچێ و مێشکیە شەلاتیانی شەلاتی ئێبە چییە بێدەنگی کاو بەرامبەری بۆستێ بەخوای بە شەڕەنگێزیە بڕۆ ناڵم شەلاتێکی تر ئەڵەم شەڕەنگێز جا فەرقی هەیە ئەم دوانە چکۆ خۆ تۆ شەلاتی بەخێو ناکەی داوادێ شێ بڵێ جا چۆن شتی وایە بێ بانگەواز و شەلاتی شتی وا چۆنە ئەبین بە فلیمدا یەڵم گاکە شەڕەنگێز شەڕەنگی تۆزێ عیبارەتێکی سوک و خۆشترەوانیە بەلێەوە خوڕێ تۆزێ جەکەوات لێرە مەقسەدم چییە خزمینە نابێ کەسی بانخواز وا تەسەور بکە ئەبێ لە هەموو شوێنێکە قسەی بڕۆ ئێکاکە لە هەموو شوێنێکە قسە و ناڕوا چی بکەی نابێ وا تەسەور کە ئەبێ ئەم لە هەموو شوێنێکە قسە بکە پێش هەموو کەس اینجا وەکو ئەبێ قسەیشی بڕوا و قسەیشی بخوا لای شا بوو لای گەدا بوو لای سەپان بوو لای ئۆمی بوو لای نوخبە بوو لای مەلا بوو لای عوام بوو لای هەرچی بوو ئیلا ئەبێ ئەم قسە بفەرمێ و ئەبێ قسەکەشی قابلی قبوڵ بێ بەس ئەمەوە نییە ئێوە کە سبنێ ئێستا الحەمدولێ ئێستا بانخوازن گشتان هەرێکی بە نمرەیەشی بەرز و بەرزتر ئێوە بانخوازن بەڵام نابێ وا تەسەورکەن ئەبێ ئێوە لە هەموو شوێنەکە لە پێشی هەموو کەسێکە قسە بکەن وکە قسەیشتان کرد ئەبێ بەس قسەی ئێوە بێ تۆ پەیامێکی پێ ئەم پەیامەی خەڵک لە ئاسیا دائیمەن فرەمەوقیفە یەک مووقیف نییە یعنی مەرج نییە بەو شێوەیە کە تۆ حەزت لێ هەیە قسەکە قابلی قبوڵ بێ و قسەکە وەرگیراوە بێ ومێدم وایە لە خاڵی دووەمە پەیامەکەم گەیشت بێ کە ئێوەی بانخواز سەلیقەدارانە مامەڵە بکەن لەگەڵ دەوروبەری خۆتانە چکە هەموو یەک تەبیعەتی نییە خەڵک هەموو کەس شوان نییە هەموو کەسیش شان نییە هەموو کەس گەدا نییە هەموو کەسیش گەورە نییە هەموو کەسێکیش گسکە و بچووک بیر ناکاتەوە هەمووی تایە بەس هەرێکێک لەوانە پێویستی بە یعنی کلیلی دڵی هەموو کەس لای تۆ نییە کلیلی هەندێکیان لای تۆیە جا ئەگەر ئەو کاتانەی کە نەجاحەت دێنی لەگەڵ مامەڵەکردن لەگەڵ کەسێکە خوشکێک بۆ خوشکێ برایە بۆ برایە گیان بە پێچەوانەوە تا ڕۆوانە ئیتر ئەو کلیەی دەست مەدە ئەو کلیلە لە دەست مەدە ئەگەر بە تۆش نەکرایەوە ئەبێ بگەڕێ بزانین کلەکەی لای شیە واز نەیەنێ خاڵی سێم چاوەکەم بانخوازی یان خەمخوازی ئەوە دیان نووسیمان قرآن دەفەرمێن فلعلك باخع نفسك على آثارهم إن لم يؤمنوا بهذا الحديث أسفا والله إجا قرب كليه يك دير تبرمد ويك دير تو سرنج داو أخوي قرأ موسى أن يربو لاي فرعون موسى وهارون اذهب إلى فرعون إنه طغى أخوي قرأ نشوى لبني إسرائيل هكا سيبرق سيل الله كبير يلي موسى ينادو لآيات كافر من اذهبا إلى فرعون إنه طغى هدوكتان هەندێک کاتێ بەس موسای پێویست بوو موسای شایستەی ئەو بۆ کە بەرەنگاری فێرعون بێتەوە خەڵکی تر لێ نهاتوو خۆ بە زۆر نییە حتا هەندێک کاتێ بە تەنها موسا هەموو شتەکان نەکراوە مامخوازینە سەرنجی ئەم مۆزوعە بن هەندێک کاتێ بە تەنها موسا نەکراوە نەدواوە بەرەنگاری فێرعون بێتەوە پێویستی بە شێ بووە پێویستی بە هارون بە ئیذهبا ئیلا فێرعونە هەردووشیان پێکەوە ڕۆشن بەرەنگاری فێرعون بوونەتەوە جا ئەو تاوەکەری قسەکەی ڕابردوومە ئەمە و دەیان ئاەتی ترێش ئەگەر خوا عمری دا و تااقەت و حوسڵەی دا لەگەڵ هەندێک لە ئاەتە ئاژین لە داهاتوە کە ئەو ئاەتانە چی جۆرە تەوجیهێکا بۆ بانگەواز و بانخوازانەوان ئەدا چین سەر ئەسڵی خەڵی سێممان بانخوازی یان خەمخوازی قرآن دەفەرمێ فلعلك باخع نفسك على آثارهم إن لم يؤمنوا بهذا الحديث أسفا ئەو باسی ئەو پەڕی خەمخۆری و خەمباری و بخەمی پێغەمبەر عەلەیهی سڵاو وسەلام دەرەخە بەرامبەر بە چوار دەورەکەی خۆی طبعا بەرامبەر بە چییە بەرامبەر بۆ خەڵکە موسڵمانە نە کە وەڵامیان داواتەوە چکەوەی کە وەڵامی دایەوە تەواو تە سەرەتای دینداریەتی و پێویستەکە بزانێت پێغەمبەری خوا چییە فەرمێ تا ئەمرەکەی ئەو جێبەجێ بەڵام خەم و پەژاری دەوروبەری بوو ئەوانەی کە دەرەوەی بازنەی ئیسلامەتی کە محارەبەیان کە دژایەتیان کردووە من هەندێک شتان بۆی ژێڕمەوە مات لە ژیانی خۆمان مەسایلی ئەزمون و ئەو شتانەی بۆ ئەڵەم ئەزمون زۆر مهمە ئەزانی ناو کتێب هەر بۆ خەڵکی کتێب باش ئەهلی کتێب باش بۆ ئێمە ضەروری لەو کتێب بینین دەرەوە لە ناو کتێبەکان بینین دەرەوە سازام هەریشی لێوە مەجموعەیە کتێب بە کەمیان بە زۆری خوێندوێتەوە بەس هەتا لە ناو کتێبابی نەیتە دەرەوە ناتوانانی ئەو ڕۆڵە بی ناتوانانی تۆیش ببیتە سەرچاوەی ئەزمونێکی دیاریکراو
ناتوانین لە ئەزمموی خەڵکیش حاڵی بی ئێمە بۆ خۆمان لە عمری خۆمانە قۆناغێک لە قۆناغەکانی ژیانمان ئێستاش باسی ئێستا ناکەم چونکە ئێستا باسی کەم ترسم مەدەح بێ بێتە مەدەح بۆ خۆمان بەڵام ئەڵەم قۆناغێک لە قۆناغەکانی ژیانمان ئێستاش ئەتوان خۆتان حکم بن ئێستامان وایە وانە قسووریبان هەیە کەم یا زیاد قۆناغی لە قۆناغەکانی ژیانمان لێ هاتبوو لە تاو خەڵکی خۆمان لەبیر چوو لە تاو خەڵک بە معنای کەلیمە خۆمان لەبیر چوو خۆمانی علمی یعنی وامان لێ هاتبوو نەمانەزانی کە عیلممان کەم بۆ تۆ یا عیلممان کەمە لە تاو خەڵک بە حسابی خۆمان هەندێک ئایەت و هەندێک حەدیث و هەندێک ڕوودا و هەندێک کتێب و هەندێک شتمان نەزانی ئیتر بەو هەندەوە هەنگاوی گەورە گەورەمان ئەنا یا وامان ئەزانی کە هەنگاوی گەورە ئەنین ئەمەیان تۆزێ پێ دەشە باشتر بی بە هەندێک معلوماتی شەرعی و معلوماتی واقعیەوە چاوەڕوانی ئەومان دەکرد هەنگاوی گەورە گەورە بنین خۆ لەوانەیە نابێتیشمان تەوفیقی خوایەتی خۆ ئەمە بەدەست من و تۆ نییە خوا ئەگەر تەوفیقی کەسێکی دا بە چاوی ڕۆشنەکە بە کەمێک معلوماتەوە هەنگاوی گەورە گەورەیە لە عمری خۆیان یەک و دوانی جوانێ زۆر کەس زەوانەیە وا بوو بێ لەبەر بەرەکەتی ئەو تۆزە عیلمەیە لەبەر ئیخلاصێتی لەبەر پێویستی و ضرورەتی ئەو سەردەمە بووە کە خوا ویستێتی دینی خۆی پەچی نەکەوێت لەو سنوورە لەو لادیە لەو شارەیە لەو مەنتیقەیە لەو گروپەکە ئیشیان کردو مەسەڵەن لەبەر ئێمە قۆلاغێکە بوو لە تاو خەڵکی خۆمان لەبیر چوو وامان هەست نەکرد کە عیلمان کەمە و پێویست بۆ کە عیلمی زیاتر بخەین یعنی على الأقل پێویستمان بۆ هەیە لەگەڵ بانگەواز و خەمی بانگخوازیەکە خەمی عیلمەکەشمان ببێ بڕۆم پێ بکە جاری وا بووە هەستمان بەوە نەکردەوە کە ئاستی تەقوامان دابەزی و ئاستی عیبادەت عەفو بە نەڵم تەقوا ئاستی عیبادەت چونکە تەقوا نەتیجەی عیبادەتە هەستمان بەوە نەکرد لەبیرمان چوو کە ئاستی عیبادەتمان باڵایە یا باڵا نەزمە هەستمان پێ نەکرد بەس مەشغوڵی ئەوە بووین کە بزانین خەڵک لە عیبادەت یا باشە یا باش نییە ئەگەر باشە بڵین دەم و دەستی خۆش بێ کە خراپە یارمەتی بین و هاوکاری بکەین ئاگامان لە خۆمان نەبابوو کە خۆمان عیبادەتمان زۆر یاکەم هەمووش لە تاو چیە لە تاو خەڵکی لە تاو خەمی دەوروبەری خۆمانە ئیتر لە خەمی خێزانەوە بیگرە تا ئەگاتە خەمی خزم تا ئەگاتە خەمی خوێندکاری برادەرمان تا ئەگاتە خەمی خەڵک تا ئەگاتە خەمی شتەکانی تر دەیبرا ئەمە سلبیاتی زۆر بوو بەڵام ئیجاباتشی بوو ئیجابێتەکە لە خۆ ئازایەتی خۆمان نەبوو بە سلبیاتەکە لە خۆمان و بەخراپەی خۆمان بووە هەندێک کاتی هەستمانە کرد لە ئاستی واقعەکان نین ئاستی علمی و عیبادەتی ئێمە ئەم دوانە ئەم دوو عینە ئاستی علمی ئاستی عیبادەتمان لە ئاستی ئەو واقعانێکە بێتیاش پێویستمان بە علمی زیاتر و عیبادەتی زیاتر هەیە هەموو هۆکارەکەش ئەو بوو کەوای ئەمە لە خەمی زۆری دەوروبەری خۆمان نابوون تەمان نمونە زۆر یەک و دوان سەدیش نییە ئەوەی ئەڵم کەڵم قۆناغێک لە قۆناغەکان هەر من نەبووم یعنی خەڵکی تر سەدان کەسی کە هەبوو خەڵکان هەبوو لە سەری ئێمەوە هەبوو لە ئاستی ئێمە هەبوو لە خواری ئێمە بەس من فەقەت من ئەزمەنێ بژێڕمەوە بۆ ئێوە ئەجا بۆیە خەمی ئەم بانگەوازە ئەنجاری وایە واد لێکە خەمی ڕاستکردنەوەی هەڵەی خەڵک خەمی ئەوەی کەوا خەڵ نەکەوێت ناو چاڵ و چاڵی گومانەوە یان گرێشی دەرونیەوە یان حرامێکەوە یان کوفرێکەوە یان شرکێکەوە یان هەتا ئەوەندە تۆ لە تاو خەڵکا بووی هەندێک کاتی خۆش و هەڵە کردو ماڵ ئاوێ ئاگاو لە خۆنەوە لەوانەیە هەندێک خەڵکیش هەڵەکەی تۆیان بینی بێ بۆیە بە گوێیان نەکردووی قسەکە و نەڕۆشتووە تۆش ئاگاو لە خۆ نییە وا دانیشتێکی باشە کردووە ئێ خۆ خەڵکێکی کەمیش هەبووە فریاکەوتووە زوو بە تۆ بڵێ کاکە ئەوە خراپە مەیکە یا هەڵەو کردووە ئاگاو لە خۆی بێ بۆی لای خەڵک قسە بخوا و خۆش بەرەکەت خاتە ئیشتەوە ئاجا بۆیە لە تاو خەڵکی خۆمان لەبیر چوو بوو ئەمە وەکو عەرزم کرد بۆ ئێڵم ئیجابیاتی زۆر بوو بەڵام بەڕاستی بێسەلبیاتیش نەبوو هەندێک سەلبیاتیشی تیا بوو ئەسڵن ئەجا بۆ ئێڵم بانخوازی یا خەمخوازی بەخوا بانخوازی سەر وەزنی خەمخوازی ئەوێ بەشەن خەما بگەڕێ یەک هەنگاوت نییە خەمیتیانە بێ قسەیەکت نییە خەمیتیانە بێ خوێندنەوەیەکت نییە قسەی هەڵوێستێکت نییە هەوڵێکت نییە هەڵەگیریەکت نییە هەرچی هاکانی تریشێ هەمووی یەک پارچە هیچی بێخەم نییە یعنی هیچی ئاوا بەڕێشی نەهڕە تۆ پێ ئاوا بەڕێشی بڕوا بە قورئان بەڕێشی نەهڕە ئیلا قۆرتێکی تێکەوێت تاسەیەکی تێکەوێت چاڵێکی تێکەوێت ناڕەحەتی و خەفەتێکی تێکەوێت باش شتێکتان بۆ بژێڕمەوە
ئێمە برادێکمان هەبوو لە کولیە وەختی خۆی ساڵی 96 95 و 96 ئێمە و کاتە لێبڕاو بووین زۆر ئەو کاتە خۆبەخشانە جان ماڵ سەر سامان هەموویمان دەست لێ بەرداو کەڵێم هەموویمان دەست لێ بەرداو بوو باسی شخصێک ناکەم باسی عامی و کات زۆرینی خەڵکی ئەو سەردەمەیەکەم بەزم دۆستێک هەبوو هەر ئێمە لەگەڵ ئێمە هاوکار و هاوخەم و ئەوشتانە بوو ئەگەم دەبوو دەر لێشتا خۆی لادا و زۆر خەبیلی نەیە خوارد و گوێ پێ نێداوە تا ڕۆژێک گرتم وتم ئەرە باشە تۆڵی لەگەڵ ئێمانیت بۆ خاتری خوا ئەوەی ئێمە نان دقیقێکمان بەزایە بڕۆ ئیلامانوێت لەناو کولی و خارجی کولیە دەورێکی خێر ببین دەوری خێری بە عەقڵی ئەو سەردەمە و تەجربە و ئەزموون و تێگەیشتنی ئەو سەردەمەمان بەس تۆڵی لەگەڵ ئێمە ناژیت وتی بۆ وتم ناسەنم ناوبێنم زۆر بەخەمبی ماندوو دیار نیت لە دەموچاوە تا ماندووتی ناخوێنرێتەوە لە قسە تا ماندووتی ناخوێنرێت هەست ناکەم هاوژانی ئێمە بی وەکو ئەوەی کە ئێمە هەین ئەوش وەڵامی وتی گوێ برە جاو کاتە کاک عەبدوڕەحمان بوو مامۆستا عەبدوڕەحمان نەبوو تی کاک عەبدوڕەحمان وەکو تۆ بکەم بەشی 4 ساڵ ناکەم بەشی 4 ساڵ ناکەم تەمەن مثال منیش ماوە ئەوش هەر ماوە بەس ماندوومانە هەیە ماوە بەس ئاسوودەیە لەشی ساغە بێخەمە گەشتۆ بە زۆرێک لە ئاوات و ئومێدەکانی هەشە بە عەکسەوە ناوەڵا جیرۆدە بۆ چەقیوە تا بینە قاقی لە گرفت و کێشە و ئەوانە اینجا وتی چی پێم وتی کاکەجان تۆ بی هەندێک شتێ خۆتی لە جێلکی بە قورئان خۆتی لە جێل نەکەی بەشی 4 ساڵ ناکەی طبعا من قسەکەیم نەسەر من ئەو کاتە من لەگەڵ ئەوان نەبووم کە لە شت خۆی جێلکەی چونکە پەروەردەی من وانییە زۆر کەسێکیش وایە نازانێ خۆی جێلکە نازانێ بڵێ وەڵا با بێخەم بم با گوێ نەدەمێ دەی چییە با کەول بێ دەی با وێران بێ ئەڵڵا مەگریی بەهیچ نێبوو ئەمە نییە لە مەزهەبی کەسی بامخوازە ئەمە نییە لەوانەیە هەندێک وانە بن بۆ هەندێک شت خۆیان جێلکردن بڵێ کاکە پێم ناکرێت هیچ بم لەو زیاترم پێ ناکرێت و ئەسڵ وای بێدەنگ قسە نەکەم تێیە سەری برای خۆم نێشێنم برایان و خوشکانی خۆشم ئیتر ئەوەی پێوتوتی کاکە بێت تۆ لە هەندێک شتێک خۆلادەی طبعا ئەم تەفسیرێکی ئیجابی بۆ قسەی ئەوە کەم طبعا ئەوش دیارە ئەو کاتە ئەوەندەی تێگەیشتن هەبوو بۆ دینداری بۆ دنیاداری و تێگەیشتنەکەشی لەوانەیە لای هەندێک کەس لە هەندێک شوێن قابلی قبول و قابلی وەرگرتن بێوانە بەس دیارە مزاجی من و طبیعەتی من لەگەڵ طبیعەت و مزاجی ئەوە تۆزێک ئالەمانە دوور بوو ئەو ئەیتوانی لێ هاتوو بوو جا خۆی جێلکردن هەندێک کاتێ هونەرە ئەبێ بیزانی ئابۆی دوای بڕۆیتەوە بە شوێنیە بڵێ بزانی ئەم خۆی جێلکردنە نەتیجەی بوو یا نەتیجەی نەبوو بەس ئەگەر ئینسان هەر لە ئەسڵا جێل بێ هەر لە ئەسڵا جێل بێ و خوا پێداوە ئەیچ ئەچێتە باش و تاو کێشە مشکلەی نییە ئەڵێن کە چۆن کەسێک بە نەزانی ئەڵێن نەزان بوو خوا لێی ناگرێت جێلیش خوا لێی ناگرێتەوە ئاجا بۆیە جێلیش ببورن قسەم بە مطلقی وەرمەگرن بەس هەندێک کاتێ جێلبوونیش لە ذاتی ئینسان ئەگەر جێلبوو نیعمەتە ڕۆ هەموو خەفەتە ناخوە کاکە تەحەمولی هەر وە باشان نەچێتە باش هەر وە باشان هیچ پێویستی بە زەحمەت و ماندووبوونەوە شتانە نییە و تەواو خەم ناخۆ بەس ئەگەر جێل نەبووی سەرت کردووە لە هەموو شتێکا و دەم و برد بوو هەموو شتێک و شوتێ ژێرباری هەموو شتێک ئیتەوە کاتە خۆتە بینیتەوە بە ملەوەلی خۆش ئەمەش هەم نیعمەتە بەس نیعمەتێکی گەورەترە کابرای جێل بە جوهدی خۆی ناچێتە باشت بە ڕەحمی خوا چێتە باشت بەس ئەمەی تۆ بە جوهدی خۆت و بە ڕەحمی خوش خۆ ماندووبوونیەکەیە بەڵام خوش ڕەحمی پێ کردووە ئاجا برایزم بۆیە لێرە مەبەستم چییە خزمینە برایکی کێشە بوو پێوتم طبعا ئەمانە هەموو دەرسن بەس ئومێدم وایە شتەکان بە سنوورداری وەرگن سنوورداری بە مطلقینا بۆی تووشی هەڵە نەبن برایەک پێوتم ئەی و چەند ساڵی پێش ئێستا ئەی و ماوەسا تۆ کە بە ژیانە تێپەڕەکەی بە دنیا تێپەڕەکەی بە پانی مەڕۆ یعنی ئاوەڕێک مەڕۆ بەلا بڕۆ تەمام بەلا بڕۆی زەحمەتە زێوانە خۆ بەلا بڕۆی پێشی خۆ نابینی بەس ئەو قسەیشی مەجازی و نەسیحەتێکی عاقڵانە بۆ ئەی بە پانیا مەڕۆ ئەوی بە پانیا بچی تیری زۆر بەرەکەوێ تیری زۆر بەرەکەوێ بە پانیا بچی بەس ئەگەر ئاوا بەلا بچی ئەگەر هەیە 3-4 تیر نەوە پێشێ دوان بوو پێشێ 4 نەوە پێشێ ئەوی دنیا تۆزی پێویستی بە حکمەتێ پێویستی بە لێزانی هەیە بانخوازیش پێویستی بەم جۆرە حکمەت و عەقڵ و تەجربەیە هەیە
جابويا هندي التصور هي احتمال مجموعية الرأي بوشون هي آياتو كي دسكي بانجواز هبو هشا هلا الرواقي حديث يبلغوا عني ولو آية يك آية زاني بيجينا يك آية زاني عليك كتاب آية زاني بيجينا واتي جيشني وشرع أبو درز بو باش طبعا مناقشة مناك بس أو فقط ما باسي شنجور للرأي تيجيشنا جايكم هيا لا خو بيجينا كي بيجيشتي أو كادت توش خلط بيجينا وتيجينا خوازنا ده صالح يعني بعض خاني بيس خاني لأن توجد تقبره في أونا كي أصلا هسه كي مش توزك هي تياي توزك سنوش كان تياي سنور بزني تياي خو بيجينا عشان صالح دوان ده بنجات شن مثلا هناك مو ديالك مثلا هي والي هي هشلتن ها خوت وخوت كاك بس خوت حق بسر على ما قدم خو برودك خو تيجينا تاو تشيته بسر وخلقه بو خو بشي جمع عبارة زور بمعناه لأنه خلقه باوسه لأنه هندي خلقه والي كاك بو خوش بو خوش براي أزم خوتو أما للرام دانا براي بقربانه كاك تو بشي لأنه خلقاشي لخيزانه كاشي لا يكمي لقرشي كاشي لبدا مالي كاشي لأنه عشرته عشير عاش لزمكو لمؤسسية كتو دوامك برا لقى الخلق ببي خلناجي يعني شي بو خوشي عبارة جوريك اللي بيمنتي لهم عالم يعني لهم كسب بيمدنا بانخواز نبي وابي نك بانخواز الإنسان يسادج بانخوازج نبي إنسان يسادج نبي وشوش لبتك بيخلناش هش عليك هكا والله هرزوني دم ورد هموش حتشي بس تقصيت يابك مش أمش أوتري هي الله يخوج جلك وكويك عرض مقدم طبعا أمانة هم ينهلط بوا قدريتا أجا سرج ده بي أمانة بشيوك لشيوك كان خالينين لحلا هندي كان هرلي تواوا هندي كان خالينين لحلا بلا مكري مثلا ليرة حالتك متوازنة وبقين حالتك يعني كاري بكين أو كاتيك آيات وحديثك أزالين أجر وكو خوي معنا كي من زاني عقلانا بيجيني قيناك بس يك حديث لذاتي خويا همو معنا كان ينادى بيسي بحديثي ترهي شو جربت جوازي كده هر آياتك لذاتي خويا لواني بوزياك عبارة لواني هر آياتك بو خوي لذاتي خويا معنى لصاصنا بدستو بيسي بيرمتي آياتي ترهي لواني هندك حديث لذاتي خويا لصاصنا معنى ده بدستو بيسي بحديثي ترهي كواتتو هل لك كافيني حديث بزاني يك آيات بزاني أما معناه حديثي بمشوش لين كي حديثك معنى كي زاني ومعنى بيوندي دار كانش توش علينا يبوتها آياتكو معنى بيوندي دار كانش توش علينا يبوتها بيجي ما ترس أو طبعا هو بو راسك نوي فقط تيجيش لو حديثك زول زري ما يمكن ببلغ جابوا يما براستي ما نامان بان خوازة أقل جائز بكاري بين بوخمان أجينا لحقتها خم خوازي هاتشي جاد من هي سرو مال من هي دل ميشك من هي كاكا والله هم خبو مراق جا خبو مراق لواني يستاي اول 8 وكا برزون زميجي تاعي هركي لا نازل 8 خوي ورب القصيش خير كبو خوش كبو جوناك بيجي لي كروش انا ناخوش حساب وقت سكناك اي وذو دكاك قصب كبو دراوسك كبو جوناك بخز ما كتتار يعني كاتي كتول لو بري دل صوزيته لو بري اللي برانو قصيش خير بيو كسي مقابل جوب وناقري إني دعوت قومي ليلا ونهارا نوح ما نافر من رقي قرآنه فلم يزيدهم دعائي إلا فرارا ده مش طبعا مش نقطة كتيرة قصقص الرايش شيء ك زور كات همو كادناها زور كات أصل لخلقه والله من دانو بيش بيخصنيتوي حساب بونا كلمة نخنوي ورقيتوي وإني كلما دعوتهم لتغفر لهم جعلوا أصابعهم في آذانهم واستغشوا ثيابهم وأصروا واستكبروا استكبارا دايم أوان يعني أصل لمسألة بان جوازة بلي باسي فطرناكم فطرتي إنسان والله مئداته يا نايداته وأنا بلام زور بي حالة كان أبيتو حساب وكي كتوقسي خيرت فيها هي وكو نوح كفرمي فلم يزدهم دعائي إلا فرارا بس ليه مراكن أبيتو شاوراني فيك خلي وراك ديك خلي وراك هزبة تنهايك وانيا هم هزبة تنهاي خوتكي هزبة تنهاي خزانكي هزبة تنهاي أو جروبك كتو إيشي تياكي واسك يمود نيالي وكوبتو
وایە خزمینە ئەڵێ هەندێکتان خەوتان دێ باشە چاوەکەم خاڵی چوارەم بۆی کەواتە کورتیەکەینەوە هەندێک هێڵەگرین بۆ محاضرەی داهاتوو خاڵی ئەیخێنە خاڵی پێنجەم مادەمەوەی ئەوانێکە بۆ کاتێکی تر پێنجەم باش چوارەم عەفو چوارەم بانگەواز کارگەی کۆپیکردنە یان مەیدانی کاروان بەڕێکردنە ئەزانی ئەمەیشی لە هەڵەکانمانەوەیە دنیای بانخوازیە نابێت تۆ کە قسە بۆ خەڵک کرد ئیتر چاوەڕامکەی ببێتە ئیسنساخی تۆ ئەبێ وەکو تۆ دەست بجوڵێنێ وەکو تۆ دەم بجوڵێنێ وەکو تۆ قسە بکە هەتا وەکو تۆ جلوبەر لەبەرکە وەکو تۆ بێت و بڕاو ڕێگە ئەمە ئەم کۆپیکردنە ڕۆحیەتی ئیستنساخکردنی دەوروبەری خۆت کارێکی مەحاڵە برا پێغەمبەرانیش عەلەیهیمو السەڵاتو وەسەلام ئەم نیازیان نەبووە خەڵک وەکو خۆیان وابێت لە سەداسەد چکە و پێغەمبەرە یەکەیەک هەموو عالەمەکە بێ پێغەمبەر ناشتیوان نییە لەبەرەوە ڕۆحیەتی ئیسنساخکردن ئێمە مەسەلەی دنیای بانگەواز کارگەی ئیسنساخ نییە بڵێ کاکە هەر کەسێک گوێی لە مەگە ئەبێ وەکو من وابێ ئەبێ قسەی وەکو من ناوێ سەرستانداوە هەندێک بەڕێز کەسێکیان خۆشە زەیدیان خۆشە ئەمریان خۆشە سەرستانداوە وەکو ئەو دەستە جوڵێنێ وەکو ئەو دەمە جوڵێنێ یعنی جاری وا هەیە لە هەستان دانیشتن وەکو هەڵەسێ و دانیشت وەکو ئەو دەنگ بەرزەکاتەوە ئەم ڕۆحیەتی ئیستنساخە چی لە موریدەکان هەبێ هەڵەیە موریدەکان چی لە جەنابی شێخ هەبێ کەم نیازی وابێ هەر غەڵەتە جەنابی شێخ مامۆستا بانخوازە چی ناوانی ناوێبنی بەم ڕۆحیەتە بیرکردنەوەستەکەی کارێکی قورس ئەی بەسەر خەڵکە کاکە گەر ئیسنساخی بەشەرەکان وەکو یەک باش وایە گشتی ئیسنساخی یەکە بوو خوا وەکو یەک دروستیەکردن هەموو یەک ڕەنگ یەک باڵا یەک میزاج یەک عەقڵ یەک حەرەکات یەک نیەت یەک حەز یەک نازەما هەموو سیفەتەکانی تر ئێخوا هەرێکێک لە ئێمە بە شەوشکە دروست کردووە چ پێویستەکە من عینی تۆ وابم ئێ کاکە خۆ من کوڕ و دایک و باوکیش بین کوڕی دایک و باوکیش بۆ یەک نابین دوو خوشک بین لە عایلەکە و یەک نابین لەبەرەوە بانگەواز کارگەی ئیستنساخ و کۆپیکردنی خەڵک نییە خزمینە بەڵکو چییە کاروانی ناوێت چییە بەڵکو مەیدانی کاروان بەڕێکردنە تۆ کاروانێ بەڕێخەی کاروانی ئەهلی خەیر ئەهلی سەلاح جیلێک پێیەکەی دیکە تێم چی لە دەورێکی خێر ببینێ و اینجاوەکو لە خزمەتی دینداریات بێنێتەوە نمونەی هەموو بژێڕمەوە ئێمە لێکێ لە باش شوێنەکە باز نەکەم تا وردە هەندێک شوێنێکە نایەم بەلێکتر کەشفە بێ ئێمە جارێک مناقەشەمان بوو لە شوێنێکە لە شوێنێک ئیشمانە کرد ئەمە تەمان کۆن چەند ساڵان لێ پێش ئێستا لە نێوان دوو نەفرە گیرمان خوارد بوو گیرمان خوارد و هەردووشیان باش بوو ئینسانی ساڵح بوو فعلا بە پێوەری ئەو کاتێ ئێمە خەڵکی بانخوازیش بوو ماشەڵڵا عاقڵ بوون بەس گیرمان خوارد و کامیان عاقڵترە و باشترە لە مناقەشە ئەو شتانە بووین کێ باشە کێ باش نییە من هەموو فڵان کەس ئەوێ فڵان کەس من هەموو کاکە لەبەر ئەم سیفەتانە ئەوێ کاکە لەبەر سیفەتانە یەکلا نەبوویەوە تا ڕۆژێک برایەک زۆر دیفاعێکە لە یەکیشان گەوی کاکە ئەمەیان زۆر چاکە برا ئەمەیان ئەوەنە سیفەتی تیا هەیە و کەسی چاکە قسەی عمومیات دەوی کەسی باشە و ساڵحە و ڕێک و پێکە ئەوانە ئێتوان دێ باشە برا ئەمانە ئینکاری ناکرد خۆمە نەدا بەدەستیەوە تا ڕۆژێ کەوتینە مناقەشەت من کاکە بە یەک لەیکردن پیاوی چاکە ئەم دوو کەسە کامیان بینە پێشەوە کارەکەی بینی دەست و کامیان جارێ تەحمڵکەین تاخوا دەرویکی خێر ئەکاتە ئەو هاتەوە قسەوتی کاکە من یەک قسە بکەم فەرم وتی من ناسن تم بەڵێ ئێوە ناسین ئەرە وڵات زانین پیاوێکی چاکی تا ڕاوتی دێ برا ئەو نەفەرە ئیستنساخی منە دەیتوان وەڵا نامانەوێ مادەم ئیستنساخی تۆی نامانەوێ برا یەک کەسمان گەرەکە تۆ پێویستە یەک کەس بینابێ دوام بێت جاکە دوام وەکو تۆ قسەیەکە وەکو تۆ ڕئیەدا وەکو تۆ شەرحەکە قسەکانی تۆ دووبارە سێبارەیە کاتەوە دێدام دووبارە سێبارەمان بۆ چییە من کەسێکمان دێ وەکو تۆ نەبێ ئیستنساخی جەناب نەبێ بۆ قوربانی سەرەوە جام لە قسەکەی خۆیان نیازی خراپ نەبوو ئاگاداریتە نیازی خراپ نەبوو یعنی وای تەسەوور ئەکرد قسەیە بکات ئێتر حەلی ئەو مشکلەیەکە یعنی ئەوەنە چاکە ئەوەنە ڕەکپێکە ئەوەنە بیعیبە وەکو خۆم وایە بەڵام کەلیمەی ئیستنساخی بەکارهێنم دیکە ئیستنساخی خۆمت من دیکە مادەم ئیستنساخی جەناب دەدی ئێمە پێویستمان پێی نییە نامانەوێ با براکەی تر بێتە پێش ئەو بمێنە وە قۆناغێکی تر ئەجا نابێ کەسی بانخواز ئەگەر چوار فەقی کەوتە بەردەست چوار مریدی هەبوو چوار گوێگری هەبوو چوار تەڵەبەی هەبوو چوار نازانم چی هەبوو بڵێ ئیلا و بیللا ئەبێ ڕێک ئیستنساخی خۆم بن ئەگەر ئیستنساخی خۆ بوون کەواتە یا تۆ زیادیە ئەوە
ئەجا لە بواری لە مەسەلەی بانگواز و بانخوازیە ئێمە لە ئاستی گشتیشە هەندێک کێشەمە دروست بووی سا تۆ سەرنج داوە زۆرێک لە بانخوازەکان ئەڵم ناڵەمان بەڵام زۆرێک ئەوە زۆرێک لە مسلمانان حەزێکن لەوەیە کەڵن بارمە ئەزموونی تورکیا دووبارەکەین و دێرە ئەزموونی تورکیا هێڵی ئەزموونی تونس هێڵی شوێنی تر مەسەرە بەس کاکە ئەزمون دووبارە نابێتەوە بە قوربان تۆ بتێ ئەزموونی تورکیا وەکو خۆی لێرە دووبارەکەی تو دووبارە نابێتەوە بتێ ئەزموونی تونس دووبارەکەی دووبارە نابێتەوە بە حیاتی ئەی چی بکەین کاکە لێرە ئێمە تۆ زەر واقعی خۆتە خەینتەوە و لەوانیش چی هەبوو کە بە کەڵکی تۆ بێتوانی بەدەستکاری و بهێنی و زیاد و کەمی بکەیت لە ژیانی خۆتە جێبەجێکەی چکە جاری وای ئەو هەندێک شتەیەکە بە تۆ هەر ناخۆ هەندێک شتەیە لێ بە تۆ ناخۆ معقولە ئەوەی کە بە تۆش نەخوا هەر بهێنی لەگەڵ خۆتە ئەجا لە بڕۆ دنیای بانگەواز کارگەی کۆپیکردن و ئیسزاخکردنی ئینسانەکان نییە بەڵکو مەیدانی بەڕێکردنی کاروانی بانخوازان و بانگەواز ئەبێتەوە بەم ڕۆحێتەوە مامەڵە بکەی لەگەڵ مەسەلەی بانگەواز و بانخوازیەکیدا تو شیاڵی گەورە گەورەیە خاڵێکی تر بانخواز مەرجی نییە بۆ هاوڕێیەتی بانخواز مەرجی نییە بۆ هاوڕێیەتی پەیامی ئەو پێویستە بگاتە هەموو مرۆڤەکان جا من ئەمە جارێ ئەوم نووسی و لەم فەیسبووک و شتانە نەفەری نووسی بووی جا چۆنە بێ ماوە سەشتیوە بانخواز مەرجی نەبێ یعنی کەواتە تەوقە لەگەڵ کشانە جایزە جا ئەوەرم جوورە کەسانە تێگەیەنە کاکەم باسی تەوقەم کردو بە قوربان ڕێبم باسی مەرجم کردو کاکە مەرجی نییە بۆ هاوڕێیەتی و ڕەفیقایەتیمان ئەی تۆ نازانی مامۆسەکە مەسەلەی تێکەڵی کچ و کوڕەوانە مەسەلەی شەهوەت دەوری هەیە ئەو شتانە لا حول ولا قوة إلا بالله برای عزیزی من کوڕە باشە تۆ ئەی لە تۆ بەڕیشی تۆ ڕەوایە من قەنەعاتم وا بێ کە بکەینە حرامەوە طەبیعیە بەڕیشی تۆ ڕەوایە کە من کاڵم مەرج نییە یعنی کەواتە سنوور هەچی سنووری شەرعی بشێنرێ گوێ نەدرێ پێی کاکەم باسی ئەوە ناکەم چاوەکە حتا من نەکەم دیارە نووسمە پەیامی ئەو پێویستە بگاتە هەموو مرۆڤەکان بانخواز مەرجی نییە بۆ هاوڕێیەتی جان هەندێک نمونە بۆی ناوتم بەڵکم ئەوە خۆیان تێبگە بەڵکم خۆیان حاڵی بێ تم باشە جارێ پێش هەموو شتێ ئەسڵ وایە لە بانخوازانە جا چی بۆ ئافرەتان چی بۆ پیاوانیش بێ نابێ خۆت و بانگەوازەکە و نامۆ بکەی نامۆ ئەگەر خۆی نامۆ بوو قەینا سازانم ئێمە لە هەندێک شوێنە نامۆین خۆمان نامۆین بانگەوازەکەمان هەندێک شوێن هەندێک دەستگا هەندێک موسسە هەندێک شوێن هەندێک ئاوەدانی مەسەلەن فعلا خۆمان و بانگەوازەکەشمان کە ئەچین هەست بە نامۆیی و غەریبایەتی زۆرەکەین ئەڵێ تەنها خۆمانین ئەڵێ لە بەسەر ئازا بەس ئێمە دیندارین وا هەستەکەی وا شعورەکەی بەس تۆ نابێ ڕێگە خۆشکەی خۆت و بانگەوازەکە و نامۆ بێتەوە لای خەڵکو و تەنک بێتەوە و باریک بێتەوە و کەم بێتەوە سەدای کەم بێتەوە سەدا سوورەتی کاڵ بێتەوە تۆ نابێ ڕێگەی بۆ خۆشکەی جا من هەندێک شتمی نایەوتم باشە من ئەڵێم کاکە بێ بانخواز پەیامی بگاتە هەموو کەسەکان پەیامی تم باشە تۆ مەجموعەی دراوسێتی هەمووان سەرڕوت باشە لە خۆشکە معقولە بڵێ ئەبێ سەرتان داپۆشن ئینجاو بێن بۆ مزگەوتیش ئەگینا من قسەی خێر بووی ئێوە ناکەم جا ڕۆڵە ئەو بێ بۆ مزگەوت و سەریشی داپۆشی توی بۆ چیتر ئێ توی نایە خۆم بە زۆر نییە ئێوە جارە لە حکمەتی سەرپۆشەکەی حاڵی نییە کە بۆ پێویستە بۆ زەڕورە بۆ شەرعیە مەسەلەن دەوە تێ ناگات ئەبێت تۆ بچیت تێگەێنی بە قوربان حاڵی کە تو فێری کرد تۆمان یان معقولە کابرا هەر ئەهلی نوێژ نییە ئەو شتانە ئەهلی نوێژ نییە وەڵڵاهی برا حتاوەکو نوێژ نەکەی من ئامادە نیم دوو کەلیمە خێر جا یا خۆ بەخێر بێتەوە سەر چاو جا برای ئەزم لەگەڵ نوێژی کرد جەناتی بۆ چییە هەر پێویستی بە تۆ نییە تۆ نابێ مەرجی ئەوە بێ نوێژ نەکەر بێ نوێژکان جا قسەی خێری بۆکەم سەرڕوو دەبێت سەری داپۆشین جا قسەی خێری بۆکەم و بانگی ئەەکەم و لێ کۆڵ بە خزمەت یەکەم هاوکاری یەکەم هاوخەمیەکەمە تا ڕۆ ئیت لەو شوێنێک کە تۆ کارێکی ئیشی تیاکەی تۆمانە کاکە ئەم مەرجانە مەرجێکی بەتاڵ و بێمەعنایە ئەو ئیتر بە حالیان نایە بەلاتە هەر جۆشی بۆ داکەی کورە الله هەر پێویست بە تۆر نییە تۆ هەبیە نەبی چیت بەس پێم بڵێ هەبیە نەبی چیت جاکە گەیشتە ئەمەتە قیمەتی نامێنێ ژیان تامی نامێنێ ژیان ئیسلامەتەکەی لای خەڵکەوە بچووکە بێتەوە ئەجا بۆیە لێرانم بانخواز مەرجی نییە بۆ هاوڕێتی جا لەبرە بێ لەناو خوشکانە لەناو خوشکانە ئەم ڕۆحیەتە هەبێ قسەی خێری تۆ پایە بێت و بگاتە هەموو کەسێک برایان ئەم مەرجەوە نەبێ بڵی کابرا وەڵڵا ئیلا وبیللا ئەگەر ئەهلی تەقوا نەبوو نابێ مەرحەبایشی بکەی کاکە برای ئەم پەیامە بگاتە هەموو مرۆڤەکان بەس چۆن نەگا ئەگەر ئەو پێش تۆ چاک بوو کەواتە پێویستی بە تۆ نییە ئەبێ ئەو بێ قسە بکا بۆ جەناب و جەناب حاڵێکە کە تۆ لە هەڵاژە ئەنابێ ئەم جۆرە ئەمە مەرجی پێشوەختە و مەرجی بێمەعنایە دوو لە ڕوتان
بانخوازە بێ پەیامی بگا بێ هەموو ڕێگاکان هەموو ڕێبازەکان هەموو دەواازەکان بەکاربێنێت تاوەکو بانگوازەکەی بگا وەکو خۆی بەڵام بەبێ شکاندنی سنوورەکانش. وقال الرجل مؤمن من آل فرعون يكتم إيمانه أتقتلون رجلا أن يقول ربي الله مؤمنك لنا آل فرعون خوايك دو كدو شو ربيس بوغنا دي يا شيخ تلو دمين وساو فرميتي أتقتلون رجلا أن يقول ربي الله أو أني كتواني وتي قصي خوي كردو نيوتو أبي فرعون مسلمان بإنجاكم قصي خيري بوكم أبي حماية كاني هم بن عبد القاري قال إنجاك قصي خيري بوكم قصي حليم يا بن بياك صالح وزمانه من قايل لم دويا جاوب الرحمة بياخو بن بياك صالح قصي خيري بوكم كاك تقول واقعك اجد ابي مواقع بتاني حسني استفادي لقي دوري خيري تابين الا انا زيونك لتواناتها هي بربع خواز مرجينيه وهوريتي بيامي او بيس بقاتها مرافقه چند دقيقه ماما من بانخوازم يعني شهرة خوازم يعني بشان شهرته ناو نازنا ولقبها قرم بيا مدري بانخوازي قوري قال كمان فلان كز مثلا حزم بم شهرتي بشوين أما قريم كان الله كان هم جريبان مكاوانا يعني بم حزوة أجيم شهرتي إعلامي وكمالياتي ونازم شيء أنا بدرس به يعني الله بانخوازم كم كسي ديندار بو كم يقول بيامي خويا زانم حزكم خلق بي بقاتو هاو كارم هاو خمين بم هي ببارة باقتصاد بزكاة خوال أخوي الرازيكا هشا بصيلي الرحم سيلي الرحم خزماتي ودوستاياتي وشتانيكا خوال أخوي الرازيكا هي بهرمتي خلشي هجارو ندارو بيكسو أوانا هي تواناي هي دفاع لكسي مظلوم مستضعف وداماو بيكسكا هذا شو بالرقاء خوال أخوي الرازيكا وبلام دين إسلامي شي قبول كردو عبادتي شي قبول كردو توحيد وإيمان شي قبول كردو وكو أساس أصوليات دين داري بلام لما جالك عمليكا وكو بيموتي بصيلي الرحم خوال أخوي الرازي كردو ما يجو الحاصل لوانية إمكانياتي أو ما نبي تشاو ما لها جار ندار بي لوانية مثلا يا هندي إشي قورتر هي بيمان لك بس خلا مجالي كأني بيامي خويش تك ما بيكلي قصي خير ما بيكلي ما يبان خوازش ويبان خوازش أما أنا لم رجيوا خوال خمان رازيك تو بصيلي الرحمو أو ببان خوازيو أو بسروتو سامانو أو بدفاع لخلقي مستضعف ومظلوم أو بيارمتي داري هجار ندارو أو هتارو هذا شيء بشتيك وقت يبغى خذ كومال قبل تواتي أودانا بيته وخلقوا بالرئاسة دياش والله منك بشون شهرته ومهرته وشتانا بقري جاب يسا أقسم تقريبا على قيبة قصيرة بردوه هي اشتكي بيلا شعرد معاوية مو كي معاوية خوالي راسي بيا أخوة دائما هولي أو بدري أو ولا بيني خط وخلق هربي لي توباش أجا كسي كيش ما نبي حز زور خابي وزور نكبتش بيه ومانا هولي أو بحكي درجة دائما خليه توبا خوازي ما بس مويه توبا خوازي بمر حتى ما مالك حكي درجة دائما خليه اشتكي بيضروا توزيك منفذي بيضروا بوي يك ببين ناوا دنو بقاتا أو منفذيك بنجريك من لبين تو جالن قوي موكي معاوية دو هاتوا تتي لقال خلشي ناحز ونيار ودوش من ما أقرب مويك ما بيلا بينك أو تريك البيت توا مشلم كردوا بوينا بتري أقرب أو شريك البيت من تلم كردوا توا بوي خاونا بيتوا بتواتي جاء ولا بيني أو خلقها بمعنى خلق بقشتي أقرب خنكاري هم خنكاران أقرب ما مسايا هم ما مسايان أقرب خشكاني هم خشكان أقرب لخلقي ديو آوايش لقال هم آوايا خو ما كده بانخوازي بنا مالك والله بانخوازي ابن مالك خو كده بانخوازي قشتي ملكي عام قصبوا قشتيك نمونه كمو در مو پتاي پيدر ام جاري براي كيو باشا نايو هندي خلشي خراب وانا ايو باشا اصل واي خلشي بانخواز تو يا غير تو خوتنا ما عندنا كل قال انا بيزنا كا خلشي خراب جو ناقل انت براي في سكات وانا كاتي بيو خلشي بوناتشي لقال هندي خلشي كا قصب كيتو منش وكو بانخواز والله مدايو والله مي كهبوا بس لبري او باسكي دعويه باسي قاندني بياني خويا معنا تبع عزي براي خومكم من اگر كسي حتى بنقاقش دخرابا تقيبه طبعا خو بيدايو اگر كسي وابي خو بيدايو ناس انا من واميانا
نازانم ئێوە وانیان نا بەس ئەڵم کەسێک وابێ خوا پێداوێ ئەگەر کەسێک هەتاوکو بیدەقەقەی لە خراپە و لە تاوانە تەقی بێ طبعا بە دوو شێت ڕزگارەکەی یا دەستی یەگری وایە خزمێنە یان ئەگەر دەستی و دەنگرت و دەستی نەدا و خۆی نەدا بەدەستەوە ئەو کاتە من پێمە وچی من کاکە ئەگەر دەست نەمتوانی دەستی بدەم بەدەستەوە ڕزگاری بکەم لە ناو چاڵی گوناه و تاوانکاری و خراپەکانی دەریبێنم ئەگەر تەڵێ مووی سەری بەدەستەوە بمێنێ یەک تەڵ مووی سەری بەدەستمەوە بێنێ بکەوێت ناو زەلکای خراپەکاریش من خۆم تاقیەکەمەوە ڕایەکێش ئەگەر خوا تەوفیقی دام و توانیم بەم تەڵەمەوە باریکە لە زەلکای خراپەکاری دەری بێنمە دەرەوە حەمد و سەنا بۆ تۆ خوایە ئیشێکی باشم کرد ئەگەر نەشم توانی و تەڵەمەوەکە قەرتا و ئەو ڕۆیشت ئەیتەوە کاتەی خەمە ژیرفانم هەڵێگرم هەر ڕۆژێ بینیمەوە لە شوێنێکە پێڵێمەوە ئەڵێم هێشتا یادگاریکی تۆ لای ئێمە ماوە کە تەڵەمەوەکەی وەرەوە چاوەکەم شوێنی تۆ لای ئێمەیە بە قوربان لەو شوێنە نێکەی سا تۆ ئازانی هەموو شوێنێک ئەڵەم یادگاریەکە دامان ماوە لە گیرفانمانەیە تەڵەمەوەکەی سەری جەنابتە کە هەوڵماندا تێنەکەوی ئێستاش بۆ ڕۆحێتەوە مامەڵەیەکەین وەرەوە ماڵەکەی خۆت خۆ ئەگەر هەر تیاچوو هەر ڕۆیشت بەو بێدینیەوە سەری نایەوە لە قیامەتە ئەڵێم خوایە ویستم دەستی بگرم دەستی نەدا بە پەلەپڕزم مووی سەریم ڕاکێشە ناهاو بەدەستەوە ئەوەش نیشانەیەکە ئەوەش دەلیلێکە ئەوەش بەڵگەیەکە کە لە دنیام کردوم بۆم کەسە بەڕێز بەڵام بەڕێزەوە ناوە بەدەمەوە خەڵکی بانخواست ئەبێ دایم لە خەمی خەڵکا بێ بۆی تووشی هەڵە و پەڵە و خراپەکاری ئەوان نەبێ شیروان عەبدوڵڵا تەمەن ئەو گۆرانی پێشەکەی خۆتانی ناسن شیروان عەبدوڵڵا ئەمە پار طبعا ئێعلانی ئەوەی کرد کە یەکەم مەشروب ناخواتەوە دووەم نوێژەکانیشی یەکە وەڵڵاهی من زۆرم پێ باش بۆ خۆیان بۆ خۆم تەلەفۆنم بۆی کردو تەلەفۆنم بۆی کرد پاش سەلام و کەلام و چۆنی باش و چاچی و موبارەکبایی و وەڵڵاهی ئافرین بۆ تۆ کاک شیروان ئیشێکی زۆر باشی کردووە و ئەو پەیامەی کە نووسیوتە بڵاو کردووە زۆرم پێخۆش بوو من پشتیوانیم بۆ تێ و کارێکی چاکە کردووە و مەجموعەی قسەی تایبەتی کەیشم بۆی کرد قسە تایبەتەکان ناژێڕمە لێرە بەس ئەلموهیم پیرۆزبایی و دەستخۆشی و دەمخۆشی و هەتا ڕۆڵمان بۆ چکە کاکە ئەو دوو هەنگاوی ناوە براخە دوو هەنگاو زۆرە بڵێ نوێژەکانم ئەکەم و عەرەقیش ناخۆمەوە معقولە تۆ بڵێ جا چی پێویستەکە تۆ تەلەفۆنی بۆ بکەی تخوا معقڵە معقولە بڵێ چی پێویستەکە تۆ لە فەیسبووکە پیرۆزبایی و دەستخۆشی لێ بکەی کاکە خۆ هێشتا هەر گۆرانیەڵێ ماڵی ئاوا بێ بۆ خاتری پێغەمبەر ئەرە کاکە ئەزانم بە قوربان خۆم چاوم پێم عەقڵم هەیە بەس ئەم پیاوە دوو هەنگاوی گەورەی ناوە بۆ من دەمخۆشی و دەستخۆشی لێ نەکەم نوێژکردن لە کاتێک گەورەترین عیبادەت لە دینداریە عارق نەخواردنەوە کاکە گەورەترین مونکەرە ئەوەی دوورکەوتوتەوە ئەبێ بڵێم دەست و خۆش بۆ دەم و خۆش بێ یاخوا ئیشێکی باشە کردو ئەمە و هاوێنەکانی هەندێک کەس هەبوو گاڵتەی لێ هات داوانەی خۆشی بە هەلی ئیسلام و دینداری شتان نزانی بێتەوە بادە بەس عەقڵی ئەمەی پێ نەیەخوێنرایەوە بەڵام ئێستاش پەشیمان نیم ئێستاش ئەگە دووبارە بێتە سەڵبارە بێتە پیرۆزبایی لێ یەکەم بەڵام دەم و خۆش غەیری شیروانیش ئەو بکڵم دەست و خۆش بێ ئیشێکی باشە کردو لە خراپەی دوورگەیت دەڵم دەست و خۆش بێ یاخوا لە چاکەی نزیک بێت دەڵم دەم و خۆش بێ کارێکی باشە کردو کاکە بۆی و خەڵکە ڕانەکا برا تێبکە کە کارێکی گەورەیان کردووە نەزانن کەوا کارێکی هاکەزایی و سەرپێی و بیکار نەیکاوەکو یەک وایە من ئەیبان خوازیان چی برا یعنی تۆ توێ دینداری بکەیت و سەی وەکو شیروان عەبدوڵڵا هێنێت ناو دینداریەوە چۆن شتی وا بێ ئەبێ بڕی هەموویان بێنیتەوە بە قوربان لەگەڵ فاروق ڕەفیقە ئاخر نەمونم بۆی سەرتان نەیشێرم لەگەڵ فاروق ڕەفیقە تەمەن تۆزی حکایەتەکە دروژێژە بەس هەر بە کوتی بۆتان نەکەرمەوە تەمەن فترێکی زۆر دکتۆر فاروق ڕەفیق لە تەلەڤیزیۆنە تەمەن بەرامبەر بە ئیسلام خۆی قسەی زۆرە کرد یعنی دژ بە ئیسلام خۆی ئیسلامیەکان وەکو شەخص بەرحاڵ ڕێیتێکی ئەوان هەڵەوپەڵیان زۆرە یا لەسەر مەلایەک یا بانخوازێک ڕێیتێکی بەس ئیسلام خودی ئیسلام خۆی شتی خراپی زۆرەوت تەمەن خراپ ئەیوت زۆر بەدەنگی بەرزش ئەرەوتم باش وەڵاهی ئەم کاکەیە زۆر سێرە ینی باشە وەک بانخوازێک ئەکادیمیەک مامۆستایەکی زانکۆ ئەرە خێرەومەنێک نییە بڵێ کاکەوە دێم بۆ ماڵتان برا دەرگام لێ بکەوە با پێکە دوو بە دوو قسە بکەین بەدەر لە تەلەڤیزیۆن و شاشە و هات و هاواری ناو تەلەڤیزیۆنەکە ئەمەش لە ڕێگەی دۆستێکی خۆمەوە کە دۆستی خۆمە و دۆستی ئێوش وتم کاکە گیان بڕۆ بڵێ بەو پیاوە
سلامي لي بك تصورك كم بيشم ناسي تصورك ناسا بقى تشاوفنا نوقيني طبعا بيشم ناسي بس تو سلامي لك بلي كاكيشان اگر اجازه بعد ديم بو مالي خويا ديم مالي ما هو تنشاك خوين بيكو دو قصي خوشك كاين دايره بس تعارفك يعني باز لكن حتى عارف ناو نمشي ايش نمشي وكارب نمشي قصي خوشك بابا بستي ملابي بزناش مو مالوان ملابي بزينه ملا داي بزينه هتعرف بمرحيت ناش مو مالوان بس والله لك كان قايد الملاحظه كان مش مو مالي ماني يكشمني طبعا او مالي شوي من هلا بجو السليماني اجر بو مالي جنجاونيه طبيعي قيسك وإن قيل لكم ارجعوا فارجعوا بلا شرع ويا جيمة لا باخشيك كورا بابا لقاو خانيك لا شو بيه خوش دا عشان بيك وقاويك خوينو هندي قصي خوش بيك خو اكر كرم وتفضل كا بيبو مالمان فرش يسوي براخ لا مال خمان لا خزمتي يعني ايه المهم طبعا ما بس منش وكو عارزم كدن شو قصي دوبدو تو هاد شبكي هل بينتو هو اگر شاشب ويا لو اني خلط تفسيري كيف كده بس ممكن دوبا دوخ كان بيكوا ما بس اوبو هنتي حقيقتي بورشن كم كوش انا اولي تيجشتو هليه واني ايه درجينا كمو خبري بيغانو بيا برازا بيوتبو وتيجوا لي جرمو اخو لا ما دو سيمان كي بيشو دو سيمان كوتم بو ما وصبرزم اربي بخير برا من لا يزال على العهد لسر بيمان وبليني خوم ديم ماليا ايه اقل درجه شي دي كم كنا من شي بيبلو خسبي بيرتي عادي وتي بيان باش دو سيمان زول طبيعي اشي وقاوه خانيك بو باخشيك بيك وقاوك خوينو دي بيتك انا بم عبارته دي بيتك كاينو باتوش حاضر يعني ما مساش كلا بين انا حاضر بيو ايوه تم العاج شكي شيء او ما دمنا يعني دي بيت بس صار خزمتي عام بس شيء ديالهم بو ملا بيبزرنا عشان حاسك مجيد يقرم وهندي يقصي شيء عرزي برا زياده ياكم والله ان جا دي بيتي كاينو قاويك خوينو دايش هنديك قصبيك واك بخو عمشت ما ينكي خير جاري كثير بيا متوت مره بيجي بخير وبخاطري خو كاكا او بيا ابو فرمولا منك برا من هالشيء مرجي قبول اخر ما قبل اخي وتوي والله باشا بس كتابك متازه درش ولا بازار باو كتابه مخينيه توا كتابه كم مخينيه توا حس ما قد سيدي سيم نقلاقه بس حقيناك من هروازنا يعني تعال اخي لقاك والله حزناك من شاوب بيه نم قال كوتو والله كتابك متازه درش باو كتابه مخينيه توا دايك بينين وتم عمر جيش مقبول عمر جيش مقبول كتابك اي خير باش بس بمرجي خوي درخه لما خويان قبول ما لقاوة خانة قبول ما لما لي خمان قبول لخزمتيا دوبا دوش كسش بيبقى نازن اخوانا خاصة كم قصيش كم بضلينا بيا او بيكا مضلمنا بيا كسش بيبقى نازن دوبا دو الثاني باش فتريش كروش بخوانا ما حشش حماني خير والله انا ما زياتريش حشش ما ينكي خير اما بس سرداني لاخيرا بو اخر بيخرو بيري بلا هو كوا كاكا لسرتشي نيفرمو والله من داي اخي جايبي بمشي وشكله بودي بابا امانه حسب الرفقاتيه مو من النهكه يعني من هرجنوا ما غتصارين جوابي اوكم هاتشي مرجي او قبولهم قردوها بس بخاطريك ببين هندي قصي هري بيكن بيكا ودو بدوش كسب في معنا زاني والله دوا كاكا من حزن بالرفقاتي كليه مو منانيه باش بو اوان امادنين لسرميزي كوبينوا لسرميزي كوبينوا باشا بس تصاوب لسر ميزيا كوبي طبعا لسر ميزيا كوبي نوا هل او بياوي كبوش شرح كده بخبرك قاعد ميزيا كوبي يعني طبيعيه قال عارق وما رقوش ثاني شيء تابع وانا قصب كاين بيكو لقال لك قصب قوري نوان حسب رفقاتي اليمني وبول سر ميزيا قال ما كون ابنه اخوت مو بما صبر ما اخذ شاوك ما ناكفي او كاتا او برزا ببر لمدو عبارته او دو جار بيه هوشه بيه جار بيه هوشه كدش باسلامه جار بيه هوشه كعرق اخواته اخ قصبو شيب كم وكاته شو انت حاليم شو حاليمك فما زاني وكو شويه وكو من بلم كاكا ام برزانه كاك فارو رفيق او برزاني تر كاكا امادين رفيقاتي امام كان حسن برفيقاتي كني ما اسلام خوازنيه اگر راسه كان بابا يكو حج عمريه بكين كحج عمريك ماكر او كاتينا هاتينو بيك نكاتينو هلا اثناء السفر ما نبو حج عمره هم قسيكينو الريك ترى غورينو وجليك ترى اجري ايكاكو حج عمرنا يا براخو مبزورنيه او قصيم من اقربي كان شنو نا منطقي قصك ايش دون نا منطقيه بكل ديك الاخيره تي قشم كموضوع كامدي ثانيه كم مش مو خزمتي ايتك طاو تتسالني
ئەوە بە قیامەتی خۆم تۆمارم کرد وەختی خۆشی بەڵام کردووە هەر بۆی بێتە دەرس و عیبرەت بۆ خەڵکی ترەوەمانە ئێستا هێشتا کاک فاروق یا غەیری کاک فاروق مەسەلەن ئێمە بانخوازین ئەسڵ وایە کە ئەو پەیامی کە پێمانە بەو شێوەی کەوا خەڵک لێ تێگا نخبە لەگەڵ تەمان نخبە پێویستی بە تەوجیهەکەی و خەڵکی غێرە نخبەش پێویستی بە تەوجیهێکی تر و عیبارەتێکی تر و تێگەیشتن و حاڵەبوونێکی تر هەیە ومێدم وایە ئەوەی کە عەرزە بکەن مەجموعەیەک ئەزمموی ژیانی خۆمانە کەمێک لەو ئەزممونەی کە عەرزمان کرد لەم تۆزە وەختا کە لە بەرزمانە بوو ئومێدم وایە جێگە بگرێ لای خوا و لای خەڵک و لای ئێوەش یاخوا تەمەند درێژ بن. السلام عليكم ورحمة الله وبركاته.